ئاگەی چوونی باشی برا کاگەیب وەڵای پێم خۆشە یەک دوو دەقە قسە و باس بکەن ئەگە کاتتەبی. جنابەت کێ بووی عەفو؟ من ناوم قادر نادرە. بەڵێ کاک قادر دەناسم ڕێزت هەیە. سوپاس دەکەم. کاگەیب بابەتێک لەست و باش گەورە بووە. پێمان خۆشە لە نزیکەوە قسە لەسە لەگەڵ بکەین. یعنی بۆ خۆشت باشترە بەوەی خوێنەر بزانیت یعنی ئەگە بە شاد من ئاگاداری هیچ نیمە میوارێ لە خۆم شتێکی زۆر ئاگاداری نیمە ڕاستی. ئەبەس لێدوانەکت داوە خۆ بە لێدوانەکە زیندووە وایە نا ڤیدیۆیە لەکوێ کە ئەتوو گۆدی مەسەلەن لەکوێیە ڤیدیۆکە تام دەقەیە نەبینیوە ڤیدیۆکە ئەو ڤیدیۆیی کە بازەوە دەکەی ئەتو زۆر برایم تاتی ساست لە خۆت خۆشتر دەوێت. ئەو قسانەی تووە بەناوی تو بە ڤیدیۆی تو لقاء لەگەکرایە سەرسامی زۆر بە برایم تاتلی ساس بێگومان سەرسامم بە دەنگەوە ڕاستیە. ئەبەس کاک ئەیوب کەسایەتی لەکوێ و دەنگ لەکوێ برای عەزیز دوشتی زۆر جیاوازە. بەس لەگەڵ هەموو ئەوەی کەسایەتی دەنگ و کەسایەتی تێکەڵکێشی یەکە وایان نا یعنی وەڵڵاهی برای کاک با پرسیارەکە تەلەفۆنی بۆ کردم گوتی برادەرێک تەلەفۆنت بۆ ئەکا وەڵام دەوام زانی جەنابەت ئەوی لە خزمەتم وەڵام. کاگەی پرسیارەکە باوا بکرێتن بۆی خوێنەریش ئەوە بێ تۆ سەرسامی بە ئیبراهیم تاتلی ساس لەوێ باز لەوە دەکەی بەس ئایا یەکێک ئەگەر ناپاچ نیشتیمانی بێ یەکێک ئەگەر مەسەلەن دژی گەلەکەی خۆی بێ و نەکات دژی گەلەکەی خۆی بێ ئەگە دامانە تورکیش بێ فاشست بێ ئایا دەکرێت ئینسان سەرسامی بێتن؟ سەرسامی دەنگیم سەرسامی توانایم کە دووبارە بوونەوەی نییە. سەرسامی کەسایەتی هەرگیز نەبووم بەر لەوەی قسەش لەسەر کورد بکە بەر لەوەی ئەم بابەتانەش بێنە پێشەوە من هەرگیز وەکو کەسایەتی وەکو زەوقی خۆی بۆ نمونە بۆ جلوبەرێک و هەندێشت بۆ مامەڵەی لەگەڵ میوزیک ژەنەکان بۆ ئوسلوبەی قسە لەگەڵ عازفەکانە هەرگیز سەرسامینە بەس کە دێتە سەر دەنگ و زەنگی دەنگ و توانای تا مردن سەرسامی دەنگیم ڕاستەکەیەوە هیچی تر. بەس کاک ئێوە بۆ خۆت باش دەزانی بەعسیەکان هیتلەر ڕەسام بوو سەدام ڕۆمان نووس بوو وانیا یعنی لە ناو هەموو سیستەمە فاشید ئەوەکان دەیانی وەکو برایم هەیە بەس کاتێک مرۆڤێک خائین دەرەچێت ئەبە و دەرەجە وەکو برایم کۆدەتا بەسەر ئەخلاق دەکات خۆی بە پێ تورکە دیارەدا چ تورکە و با بیازانم عەرەبە شتە چی وایە بەڵام خەڵک مەسەلەن ئەگەر کوردیش نەبێ ئەبە و دەرەجە لە دژی دەچێت لۆ ئەفرین لۆ داگیرکردنی ئەوە یعنی ئینسان چۆن دەکرێت ئێوە خەڵکەکی زۆر کاک ئەیوب خەڵک جێتان لێ ڕادەگرێ وایە نا چۆن دەکرێت بڵێ سەرسام هەتا بە دەنجیشی چکەوە جیلێکی گەنج فێر دەکەن کە هونەر ئەوە بێ هونەر ئایا دادەبڕێتن لە مەسەلەی ئەخلاقی سیاسی کۆمەڵات بەڵام من باسی زەنگی دەنگیت بۆ ئەەکەم لەگەڵ توانای تۆنەکانی لەگەڵ توانای سەرستەیجی لەگەڵ توانای پێشکەشکاری کە ئێجگار و هەروها من لە تەمەنی 14-15 ساڵی کەسترانم وتووە وەکو ئێجگار کاریگەریە بۆ لەسەرم یعنی هەر دۆرانی بێژە و کەسێک کاریگاریە بێ لەسەری لە سەرەتای قۆناغەکانی هونەری تر بگرێ یەکێک مامۆستا حەسەن زیرەکە یەکێکمان لێ یەکێک کاظم ساهرە مەسەلەن من ئێجگار سەرسامی دەنگی و توانای من مۆسیقیم من وەکو هونەرمەندێک من لە کەسێکی ئاسایی زیاتر لە دەنگ و لە تاقی ئەو کابرایەتی ئەگەم بەڵام وەکو پێم وتی هەرگیز ڕۆژێ لە ڕۆژان سەرسامی مامەڵەی لەگەڵ موزیک ژەنەکان سەرسامی پەیوەندیەکانی خۆی سەرسامی بیرکردنەوەی لە ژیان و دوای بزنسکەوتن ئەوانە ئەسڵەن نەکرد سەرسامی نەبووم بەگرە بێزیشی لێکم
بەڵام من باسی دەنگیم کردو لێرە وەکو دەنگی بەس ئەڵێ خۆم خۆشتر دەوێ ئەنی چۆن دەتوانی کاگەی با ئەو ڕەخنەیە با ئێمەوە بە زمانێکی گۆڵ قسە لەگەیەک دەکەین وەنیا گفتوگۆیە کا تۆش لە وڵاتێکی مۆدێرن پەروەردە بووی ئێمە کوردین هەمومان من هەر کەسێک بەڵێ خۆش بوێ هەر کەسێک شانازی بە کوردبوون کا خۆشمەوێت سپاس دەکەم وەڵا دەبی ئازادی خوازیش بی ئازادی خوازیش بی کاکەی حاڵی خۆشم بەڵێ نزیکە 1-2 ساڵ زیاتریشە بەس بەجلی کوردیش دەرەکەوم کەس بەقەر من کوردپەروەر و کورددۆست نییە من وەسفی دەنگی و کابرایم کردووە هەتاوەکو ئەمبرم دەنگی تێکەڵ بە خەونەکانیشم بووە دەنگی تێکەڵ بە ڕۆحم بووە بەڵام کەسایەتی بەر لەوەی لەسەر ئەفرینیش قسە بکە لای من کەسایەتیەک بۆ کە هەرگیز سەرسامی نەبوو ئەو ڕاستەکەی بەس کاک تو دەڵێ لە خۆم خۆشتر دەوێ یعنی ئەزانیتی ئەوە کۆیە مەسەن کۆمەڵێک لە حین و هونەرمەندی مەبەستم خودی مەرز نییە مەبەستم خودی شخصەکە برێت بەڵێ مەبەستم دەنگێتی مەبەستم تاقەی دەنگیەکەیەتی مەبەستم دەنگی برایمم لە دەنگی خۆم زۆر بەلا خۆشترەوە زۆریش بەتواناترەوە ڕاستیە ئەوهان نەکو بڵێم بە قوربانی بم فشکی پیانە خۆم بە مەخەتبەری لەبەر خاتری ئەو خۆم بکوشت من ئەوم نەوتۆ برام بەس کاک ئەزانم بەس کاک ئەیوب ئێمە هەمومان لە ئەوروپای ئەوە بوونیانی بەستا هەموو ئەو وا تەرجمە دەکرێت کە تو سەرسامی بە برایم تاتلیساس بەڵام سەرسام بوون ئەچ دەبینی یاسن یاڵماز گۆنای خەڵک لۆ سەرسامیتی ئەحمەد قایە بۆ خەڵک سەرسامیتی وەنیا لەبەر ئەوەی هەردوو چشتی تێکەڵ کێشیەک بووە بەس کاک ئەو نمونە ممثلێکی هۆلیوود فیلمێکی بەڵێ کێژی لێ وەرەگری ئاکتێکەکات ئەڵێ ژیانی ئەڵێ بەڵێ ئەنێ کاگەیوب خۆیدا ئالوودەی مادی نادام بەس بەڕێکا کە هەرگیز تۆ ناتوانێت لەبەر ئەو بابەتێکی ترە کە دێتە سەر هونەر دنیایەکی ترە من لە دنیا هونەریەکەم باسی و کارەکەم بەس کاتەکەش بێگومان ڕۆژێک دێت تێ بگەن ئەزانم خنەکان ئاوا کلاسیک بێ ئاوا یعنی بە تەسکی ببینی شتەکان نانە زۆر بە هیچ باسی خۆیم نەکردووە بە هیچ بەس کاکەوە بەر لەوەی بچم دەزانین ئێمە دەمانێت بگەینە یەک ئەوە من لە تو تێدەگەم ئێستا من سەیری گۆرانی بێژێک دەکەم من نازانم شخصێتی چۆنە وەنیا بەڕاستی بەڵام کاتێک بەس مەکسیکی ئەگرم بۆ نمونە بەڵێ ئینگلیزی ئەگری لە جاروا کەلیمە کەش تێناگەی ئەحساست ئاەتێ لەوانەیە لە ئەسڵا و کەسێک لێکە کارکتەرەکەی ئەجگەر ناشرینی ئەو لەو لەحزەیان تۆ لە جیهانێکی ترای تۆ لە جیهانی هونەرای لە جیهانی واقعەکە و مامەڵەکردنە گەر شخصەکە نیت بەس کاتێک دەزانی بەنمونە کاک نقطەکەی مە لێرەدایە کاتێک ئەزانی هونەرمەندێک پرۆژەیەکی زۆر ئینسانی جوان دەکات دوسێ مەرتەبە لات گەورەتر دەبێت وایانە بەڵام ئەگێگە دەبینی لەبەر ئێستامان لە هەشتاکان خۆ توش ئەو جیلە بووی دەزانی یەکێک زۆر بەتوانایە داهێنەرە بەڵام کاتێک دەبۆ بەعسی جلکێکی ژێی شەعبی لەبەر دەکرد هەموو داهێنانەکەی هەموو قەڵەمەکەی وایە نەخودەیان نووسەر و ئەوەی بەتوانای کورتە بوون یعنی دەکەتە بەرەی ئەوە قەزمان لەوە قسەکە جوانە قسەکە سەرسەرم بەڵام نامێ هەرگیز لەگەڵ احساسی خۆم درۆکەم من حەزم بە دەنگێتی حەزم بە هونەرەکەیەتی حەزم بە کەسایەتەکەی نییە بۆ لە بەردەم کامێرا درۆ بکەم و لەو لاشە شەو ڕۆژوێ لێ بگرم برای عەزیز من تا ڕۆژێشمە ناوگەڵ ڕاشکا و ڕازگۆ قسەکەم لەسەرم ئەکەوێ ناکەی ئەو کێشەی من نییە سوپاسی جەنابیشتە من میوانم هەیە بەڕاستی ئێستا بەس یەک سیاری کاکەی بۆ هاتگوتان بابەتێکی وا گەورە کراوێتە تەلەفۆنت بۆ ئەکەندڕا بەرەوتم بە سەر چاو من نەمزانی جەنابتی من خۆشحاڵیش بووم گوێم لێت بوو بەس کاگەی فەرقین چییە یعنی ئێڵە دەبێت لە کەناڵێکی بەناو بانک بێت یعنی کاتت نەگرم بەس یەک شت کاک ئەوێ ڕاتچیە لەسەر ئەوەی لە ئەفرین کردیان ئەوەی نەفی لە ئەوەی کوردبوونی خۆی دەکاتن یعنی ئێستا شتێکی ئەوەندە قێزەونە هەر گوناح ڕائیشم لەسەری هەبێ ئەو شتە و بابەت یعنی پێت ناپاچی نییە نەکە قێزەوە شتێکی ناپاچی جدا قێزەوە نەسە دەکرێت هونەرمەندێکی کورت شتێکی قێزەوە بکە بەس ئەوەی برایم دەیکە ناپاچی نیشتیمانی نییە ینی قەزمان لەوەی جیلی گەنج فێر بکراوی برایم دەیکە ناپاچیە من ئاگاداری ڕاستی مۆزوعەکانی بۆچی وای کرد بۆچی لە میلەتی خۆی هەڵگەڕایەوە بۆ ئەکا دافعەکان چین سەبەبەکان چی من حەز ناکەم بچمە ئەو بوو ئەو بەس پاساوی بۆ نێنەوە
بەڵێ لا بس ما لا بحر هو كارك البيتي او قبولني الا لا منو رفض نكهر يعني نازم شند بوب شلون وصفكم كشند 20 الا لا من اول شتاع یەک دوایین پرسیار کاک ئەیوب پرسیاری کۆتا من حتى عمر من درويش خليفه دنجي ابراهيم وزور شتي له شربوم او تونو شينا تونو بزاني كم من تواني مره هناني دنج لسطنجي او كم من جاك دوتو من الزور قراني بيش لقل احساسي يقوم دروناكم حتى اش ما بردم خدا بەڵێ بەرحاڵە نامەوێت زیاتر ئەوە بکەم بەس توش مو رفض الله من موقفي سياسي وكاركتر خدي كاركتري بيوم من برلو بس نەک ڕەفزە خائینە كساتي كيم بدل نبو برام حرج قال موضوع السياسة من موسيقى كان ضمن ألان تعامل لقل برايم ناخوش احترام ما ناقريجني وما ذاكاتي خوي وستم بشم بولا حسب كان كان تشمار ابي ما تشوف بولا 2006 بله تدقي من دمك بقول ما رأيته ما بەس کاگەی یەک پرسیاری کۆتایی نانا دڵنیا بە یەک دوو دەقەیتکە کاگەی بە ئەمە ڕەخنەتان لێ بگرین ئێستا تو لە بەریتانیا من نانە دوای شتە داوای لێ بردن دەکەم دوای شتە بەس کاگەی بۆ ئێوەی هونەرمەند لە ژیانتان تێکەڵ بە مووقفی ئازادی سیاسی داکۆچی یعنی ناستنە سەجادە ڕۆژێک لەگە ئەو خەڵکەی لۆ خۆ پیشاندانێت تیرۆری سیاسی بەس یەک بەڵێ نانا پرسیارەکە تێگەشتم بە گۆرانە کەم ئەچم برای عەزیز بە هونەرە کەم ئەچم بە چ گۆرانیەکە دژینا عەدالەت هەزار گۆرانی گوتۆ کوردم زمانم کوردیە من خەڵکی کوردستانم فەلەک هەتا کەی لەسەر ئەنفال کە نیوەی خزم و کەسی من ئەنفالە لەسەر هەڵەبجە لەسەر ڕۆژ ئاوا لەسەر قازی محەممەد ئەوە لەسەر نیشتیمانی هیچ ئەنانە ئەوە هیچ کە ئەزانم کاگەی قەزی من بەس ئەو پرسیارەی کۆتایی ببوورە آخر باب ئەوە بی لە دژی دەسەڵاتی کوردی دەڵێ نەک لەمە مەسەلەی نیشتیمانی یعنی ئەو هەموو 32 ساڵە ناعەدالەتی دەسەڵات وەی نەکرد گۆرانیەکت هەبی وەی نەکرد بۆ کاک ئەیوب بۆ لەبەرەوەی من سیاست مەدانی برای خۆرە کاگەی بە خۆت لەو بەریتانی نا بەس کاک ئەیوب ئەزانی چیە بە خۆت لەو بەریتانیای باشە بەس تەهەڕوو بە ئەلەو پرسیارە ها ئەزانم تەهەڕوو بە لەو پرسیارە ئاخر ئەوە شارەزایی نییە ئەو واجبە لە هەموو شوێنە هونەرمەند و ئەدیب و نووسەرەکان لە پێشەوە دەڕۆن کاک ئەیوب کەچی ئێمە هەر نوقەتان لێوە نایە باشە کاک ئەیوب ببوورە دەی چاوی من زۆر سوپاس کاتم گرتی